مێلانیا ترامپ هاوژینی دۆناڵد ترامپ کە سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکایە دەبێتە خانمی یەکەمی ئەو وڵاتە. مێلانیا لە دوای سۆسیا ئادەمس هاوسەری جۆن کوینسی ئادەمس یەکەم خانمی یەکەمی ئەمریکایە کە لە دەرەوەی ئەو وڵاتە لەدایک بوو بێ. ئەو تەمەنی 46 ساڵە و لە نۆڤۆ مێستۆ لە باشووری سلۆڤینیا لە خێزانێکی کۆمۆنیست لەدایک بووە و چووەتە زانکۆی لجوبلجانە لە سلۆڤینیا و دوای ساڵێک وازی لە خوێندن هێناوە. هاوژینی ترامپ لە تەمەنی 16 ساڵیدا دەستی بەکاری نمایشی جلوبەرگ کردووە. تا لە تەمەنی 18 ساڵیدا لەگەڵ ئاژانسێکی مۆدێل و فاشیۆن لە شاری میلانی ئیتالیا گرێبەستی واژوو کردووە. پاشان لە ساڵی 1996 چووەتە ئەمریکا و لە ساڵی 2001 مافی مانەوەی لەو وڵاتە پێدراوە و لە ساڵی 2006 ڕەگەزنامەی ئەمریکی وەرگرتووە. دۆناڵد ترامپ یەکێک بوو لە ملیاردێرە بەناوبانگەکانی ئەمریکا و میلانیاش نمایشکارێکی بەناوبانگ بوو کاتێک بۆ یەکەم جار لە ساڵی 1998 لە میانی ئاهەنگی هەفتەی فاشیۆن لە نیویۆرک یەکدیان ناسی. ئەو کات ترامپ لە هاوژینی دووەمی مارلا مارپلیس جیابووبەوە. بەو شێوەیە پەیوەندی لە نێوان ترامپ و میلانیا دروست بوو. تا لە ساڵی 2004 ئەڵقەیان گۆڕیەوە و ساڵێک پاشتر هاوسەرگیریان کرد و ئاهەنگێکی گەورەیان ساز کرد کە تێیدا هیلاری کلینتن و بیل کلینتن ئامادەی بوون. لەو ئاهەنگەدا بەرجی بووکێنی میلانیا 100,000 دۆلاری تێچوو بوو. لە ساڵی 2006 منداڵێکیان بوو ناویان لێنا باڕۆن کە زۆر جار لەگەڵ باوکی دەردەکەوێت و یاری گۆڵف بەیەکەوە دەکەن. خانمی یەکەمی ئەمریکا جگە لەوەی با جوانیەکەی بەناوبانگە هەروەها کەسێکی زیرەکە و 5 زمان دەزانێت، لەوانە سلۆڤینی، سربی، ئینگلیزی، فەڕەنسی و ئەڵمانی.